إمام محمد يقول قاسم ده فرمي رحمتي خوالي به باشا بوشي إمامي عبد الله كوري مبارك خواي قرأ فضلي أوي داو بسر إيما دا إيما نيوجكين أويج نيوجكا أو روجو أقري إيما روجو أقري أو شو نيوجكا إيما شو نيوجكين أو حجكا إيما حجكين أو عمرأكا إيما عمرأكين أو صدقوا خيرك إيما صدقوا خيركين بلان بوشي خواي پروردگار فضلي أم بياوي داو بسر إيما دا تينا أقشتم أم بياو عالمة بەڵام بۆچی ئەوەندە خوای گەورە فەزلی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەکی داوە بەسەر ئێمەدا ئەفەرمێ لە وڵاتی شام شەوێک لە شەوەکان لاماندا لە جێگایەک چرایەکماندا گیرسانە بوو فتیلەیەک ئەفەرمێ فتیلەکە چراکە کوژایەوە هەندێکمان هەڵساین بڕۆین شتێ پەیدا بکەین ئاگرەکەی دووبارە پێدا بگیرسێنین بزانە ئەو کاتە بەچی داین گیرسانووە ئەفەرمێ کاتی ئەو چەند دەقەیە کە چراکە کوژایەوە کاتێک کە چراکەمان هەڵ کرد تماشام کرد همون ریشی عبدالله کوڕی مبارک تربو بفرمێسک همون ریشی تربووە ئەوەندەی فرمێسک بەشاندۆ لەو تاریکەدا وتم والله ئەم کەسە ئەم پیاوە بۆیە خوای گەورە فەزلی ئەوی داوە بەسەر ئێمەدا والله لەم تاریکیدا بیری قەبر و قیامەتی کردوتەوە لە مەسافەی ئەوەندە چرایە بکوژە دودای بگرسێنی ئەم ئیمامە هەموو ریشی تەڕ ئەبێ بە فرمێسکی چاوەکانی بیر لە قەبر و قیامەتی خۆی دەکاتەوە تاریکی ئەو ڕۆژە ئەو شەوەی کە بەسەریا هاتووە ئەو تاریکی قەبری بیرەخاتەوە تاریکی قیامەتی بیرەخاتەوە بۆ ئەو کەسانەی کە خوای گەورە ڕەحمیان لێ نەکات